سڵتانە ببینێرانی 1964 لە ئەڵلقەیە کینۆی سعاتی سفر هاتمەوە لاتان لەم ئەڵلقەیەدا بە وردی باس لە بەهێزی ئەمریکا دەکەین و ئەو وڵاتە زلهێزەی کە تەواوی جیهانی خستۆتە لایەک و خۆشی لە لایەکی تر دەبینێت. بۆچی ئەمریکا بووە بە پۆلیسی جیهان؟ بۆچی هەر کردەوەیەک هەر جوڵەیەک کە بیەوێ بەرامبەر بە هەر کیشوەرێکی تر یاخود هەر وڵاتێکی تر لەو کیشوەرانە بکات زۆر بە سووک و ئاسانی دێ بەدەستیەوە؟ بۆچی هەندێک جار قسەکانی ڕەتکردنەوەی نییە و کردەوەکانی یەکسەر جێبەجێ دەکات؟ هێزی ئەمریکا و ئابووری ئەمریکا، دەسەڵاتی ئەمریکا، تەنانەت خەڵکەکەشی لەکەیەوە ئەو بەهێزیە دروست بوو کە ئەمریکا ببێ بە پۆلیسی جیهان و وڵاتانی دنیا حسابێکی زۆر تایبەت بۆ قسە و گفتار و کردداری ئەمریکا بکەن. ئەمریکا لەکەیەوە ئەم دەسەڵاتانەی بە تەواوەتی پیادە کردووەوە بە شێوەیەکی ڕاهاتۆتە ژێر دەسەڵاتی خۆی. ئایا هیچ وڵاتێکی تر هەیە بتوانێت بربەرەکانەیە بەرەڵسکاری ئەمریکا بکات و ئەمریکا بەچی دەنازێت و بەچی دەتوانێت ئاوا دنیا بەڕێوە بات؟ ئەمانە لەگەڵ چەندی پرسیاری تر لەگەڵ عەقیل سەلام ئەسعەد ڕاوێژکاری 1964 بە کاروباری سەربازی باز دەکەم. جەناب عەقیل بەخێر بیتەوە. سپاسکەم، خۆشتان بەخێر بێنەوە. چاوە. ئەو ئەڵقەمان تایبەت کردووە بە باسکردنی ئەمریکا. بە خۆتەزانی ئەمریکا وڵاتێکی زلهێز و ئێستا هەرچی بوێ لە دنیادا جێبەجێ دەکات. خاوەنی قەرارە، خاوەنی پارەیە، خاوەنی دەسەڵات و هێزە. ئەمریکا چۆن بۆتە پۆلیسی جیهان؟ بۆی وشەی پۆلیسی جیهان وشەیەکی ڕسمی نییە تۆ بەکاری بێنی، بەڵام هەر وڵاتێ ئەگەر بەهێز بێ توانایە بێتن ئابووری بەهێز بێتن، دەست بخاتە سەر وڵاتانی تر، بتوانی حکومەتەکان بگۆڕێتن وەشەی ئەگەر نەشی گۆڕێتن بەڵام لە بن قسەی ئەو دەرنەچن بە بڕیاری ئەو بن، ئەوە پێوترێ پۆلیسی جیهان. ئەگەر بگەڕێتەوە مێژووی ئەمریکا، ینی ئەمریکا وڵاتە نەبوو کە بێتە پۆلیسی جیهان. هەر ئەگەر بگەڕێنەوە کۆن لە 1974 کە کۆبوونەوە کرا بۆی ئەمریکا لە بەندەسەڵاتی بەریتانیا دەربچێتن، یعنی لە 1975 شەڕی شۆڕشی ئەمریکا دەستی پێکرد تاکو 1983. لە دوای ئەوە ئەمریکا بڵێن کە بووە پۆلیسی جیهان لە دوای جەنگی جیهانی دووەم 1945. پێش ئەوە بەریتانیا پۆلیسی جیهان بوو، ئەو کۆنتترۆلی دنیاە کردو، ئەوە بوو لە ئاسیا، لە کشوەری ئاسیا و ئەفریقا لە هەموو شوێنێ هەبوو. بەڵام لە دوای جەنگی جیهانی دووەم لە 1945 ئەمریکا توانی کۆنتترۆلی جیهان بکاتن و بێتە پۆلیسی جیهان. ئێستا هیچ بەفعلی هیچ وڵاتێک هەیە بتوانێت بەرهەڵستکاری ئەمریکا بکات؟ نانەخێر نییە، هیچ وڵاتێ ناتوانێت بەرەڕووی ئەمریکا بێتەوە لەم کاتەیە. باش، ئەمریکا بەشداری هەردوو جەنگە جیهانەکەی کرد، جەنگی جیهانی یەکەم و دووەم. پێتوان نییە ئەمە ینی لە دوای ئەوەوەی تر ئەمریکا بە تەواوەتی سەرکەوتوو بوو لەو جەنگانەدا. ئەمریکا بوو بە ئەم ئەمریکای ئێستا و لەو کاتەوە بناغەکەی دانرا کە پۆلیسی جیهان بێ. ئەگەر تۆ سەیری هەردوو جەنگی جیهانی یەکەم و دووەم بکەیت، ئەمریکا لە یەکەم ڕۆژەوە نەچوە شەڕەوە، لە جەنگەکەی بەشدار نەبوو، زۆر تاخیر بوو. دوای ئەوەی کە بڵین ئەڵمانیا و یەکەتی سۆڤێت و بەریتانیا و فەڕەنسا و ئەوڕۆپا هەمووی هێزی لە شەڕا بوو، هێزی لە 150 زیاتر هاتە خوارەوە، ئەو کاتە ئەمریکا چوە ناو شەڕەکەوە. ئەو خۆی قایمە کرد، پیشەسازی کارخانەکانی ئیشێ کرد بۆ چەک، بۆ باخیرە، بۆ ئەوانە دروست بکاتن و مەشق بە سەربازەکانی بداتن، سەرباز کۆ بکاتەوە و بتوانێت بچێتە شەڕەکەەوە کە گۆڕانکاری تیا بکاتن. وەشتوانیشی ینی لە جەنگی جیهانی دووەم بەناوبانگە ئۆکیناوە و نۆرماندی کە سەرپەرشتی دەسەڵات کەوتە بندەست ئەمریکاوە نەوەک بەریتانیا. ینی پلانێکی استراتیژی هەبوو لە بینی بەریتانیا و ئەمریکا، بەڵام ئەمریکا کە چووە شەڕەوە توانی خۆی سەرپەرشتی شەڕەکە بکاتن، خۆی ببێتە فەرماندەی هەمووی، یەکسەر بە بەهێزی چوە ناو شەڕەکەەوە. باشە، با لە جەنگی جیهانی یەکەمەوە ینی دەست پێ بکەم. بۆچی درەنگ چوو؟ بەنمونە لە ساڵ 1940ەوە جەنگەکە دەستی پێکرد، ئەمریکا لە ساڵ 1970ەوە بەشداری جەنگی جیهانی یەکەمی کرد. بۆ ئاوا درەنگ چووە ناو شەڕەکەەوە. لە جەنگی جیهانی یەکەم یەک ئەمریکا جارێ ئامادە نەبوو بۆ شەڕ، سەربازەکانی ئەو مەشقەیان نەبینی بوو، هێزێکی نەبوو کە بتوانێت گۆڕانکاری بکاتن. لە 1940 کە جەنگ دەستی پێکرد
ئەمریکا لە 1970 چووە شەڕەوە 2 ساڵ و نیو زیاتر بوو بەرەو 3 ساڵە ڕۆیی شەڕ دەستی پێکرد بوو جەنگی جیهانی یەکەم ئەنجا ئەمریکا ئەو کاتە سەرۆکی ئەمریکا وێلسۆن بوو وێلسۆن لە 1950 دووبارە هەڵبژاردرا کە ببێتە سەرۆک لە ناو ئەمریکا بڵین ئەمریکا پێکاتوە لە چی لە ئەڵمان لە ئێرلەندی لە ئیتالی لە بەریتانی ئەمانە دەسڕۆ بوون ینی گەل بڕیاری ئەوەی نادا کە ئێمە محاید بین حەقمان بە شەڕ نەبێتن و نیلسۆنی شەرخۆشی و کۆنگرسی شەرخۆشی هەمویان بڕیاریاندا بوو کە نەچنە ناو شەڕەوە بەڵام لە کۆتاییە لە 1970 چوونە ناو شەڕەوە و سەرکەوتنی بەدەستێنا لە هاوینی 1970 بە سەرپەرشتی جەنێرال جۆن جی بێرشینگ توانی جەنگی جیهانی یەکەم کۆتایی پێبێنێتن و سەرکەوتن بەدەست بێنن دژی ئەڵمانیا بۆ چووە شەڕەکەوە یەک هێزی ئەڵمانیا بڵێن غەواسەکانی ژێر دەریاکانی توانی بەڵتیق و دەریای سپی و ئەتڵەسی کۆنتڕۆڵ بکاتن تیجارەت هەبوو لە بینی ئەمریکا و ئەوروپا بۆیە نار لە 1950 غەواسەیەکی ئەڵمانی ژێردەریایەکی ئەڵمانی لە باخیرەیەکی ئەمریکی زەبەلەحیدا لۆسیتانیا لێنانە و دوای ئەوە لە دانەیە تریدا ڤیجی لاتنیە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوە بوو کە هەواڵگری ئەمریکا توانی شفرەی زیمەرمان لە ئەڵمانیەوە بۆ مەکسیک کەشف بکاتن داوایان لە مەکسیکە کرد کە شۆڕش بکات دژی ئەمریکا تایبەتی ویلایی تکساس کە کۆنخۆی مەکسیک بوو ینی تاکۆ ئێستش تکساس ئاڵای خۆی هەیە جگە لە ئاڵای ئەمریکا ئاڵای خۆی هەڵەواسێتن کە ئەوەی بینی لەو کاتەیە شەڕ لێ نێزیکە بێتەوە ئەڵمانیا زۆر دەسەڵاتی هەیە لەسەر دەریاوانە مەجبور وێلسۆن بڕیاریدا کە هێزی دەریا بەقوتکە بەڵێن سەفینەی حربی تەڕاد و فرقاتە و میدەمێرە و ئەوانە دروست بکاتن بە زۆری وەسپایەکی زەبەلەحکۆ بکاتەوە و بینێرێ بەرەو ئەوروپا و شەڕەکە کۆتایی پێبێتن لە هاوینی 1970 باش لەسەر سوپاکەی باسی سوپای زەبەلاحت کرد ینی ئەمریکا بە 1 ملیۆن سەرباز کە چووە ناو شەڕەکەەوە بەشداری کرد باش بۆ ئەمریکا هەمیشە شتەکانی ئاوا گەورە و زۆر و ژمارەی خەبارەی گەورە یا بەشداری ناکایە کە کردی بەو شێوازەیە ئەگەر ئێمە باسی جەنگی جیهانی یەکەم بکەین جەنگی جیهانی یەکەم پێ وترێ حرب الخەنادق لە ناو سەنگەرە خەت هەڵەقەنن و تایە بن ئەو کاتە ئەمریکا ئەم چەکانی نەبوو ئەم پێشکەوتووی نەبوو ئەو توانایی نەبوو ئەڵمانیا و بەریتانیا لەو بەهێزتر بوون لەو کاتەیە بەڵام ئەم دوانە کە شەڕیانە کرد بەرامبەر بە یەکتەواو زەعیف بوون ئەڵمانیا بە 1 ملیۆن ببوورە ئەمریکا بە 1 ملیۆن سەرباز هات خەندەقەکان بگرێتن پێوتێ کەثافە ناریە ئاگرت زیاد بێتن تەقەت زیاد بێتن بەرامبەر بە دوژمنە لەبەرەوە بەو هێزە هاتە ناوەڕاستەوە و جۆشی لێ نەبوو ئەگەر کوشتاروانە هەبوایە ئەو کاتە چونکە زەمانە چێ کۆ ئەەکەیتەوە تۆ ئەمانەی هۆملس بێ جێگا و ڕێگا و بێ ئیش و لە شەقامەوانە ئەمانە کۆ ئەکاتەوە بۆ پارەیە وەرە 6 مانگ بۆم شەڕ بکە پاڵێنێتە مەیدان خۆی هەر جێگا و ڕێگای نییە و ئاسڵان هەتاکو بڵین هەویەی نییە ئەینێرێتە شەڕەکە کوژرا و بۆیە بەو ژمارە زۆر بۆ ژمارە زۆرە چوە ناو شەڕەوە لە جەنگی جیهانی یەکەمە باشە یەکێکی تر لە مەسەلەن هۆکارەکانی سەرکەوتن بابەتی دووری ئەمریکا نییە یعنی شوێنە جوگرافیەکەی ئێستا بۆ نمونە نەخشەی کە لە بەردەستمانایە سەیری ئەمریکا شوێنەکەی زۆر دوورە ئەمە هاوکار نەبووە بۆ ئەوەی کە خۆی لە شەڕ بە دوور بێ وڵاتەکەی بەڵێ ئەمریکا زۆر دوورە لە ئەوروپاوە ینی هەردوو جەنگی جیهانی یەکەم و دووەم لە ئەوروپا دەستی پێکرد ئەمریکا زۆر دوورە تەنیا بتوانێت دەریا کۆنتڕۆڵ بکاتن ئاسمان کۆنتڕۆڵ بکاتن زۆر بە ئاسانی ئەگاتە ئەوروپا هیچ هێزێکیش ناتوانێت بگاتە بڵین ئەمریکا هەرچەنە ئەو کاتە غەواسەی ئەڵمانی مەسەلەن هەوڵێدا ژێردەریایی و باخیریە زۆر زەخمیان هەبوو مدەمیرێک ئەڵمان کە ناوی بسمارک بوو نێزیک بووە لە ئەمریکا تقریبا 3 هەفتە شەڕی کرد تاکو نقومیان کرد ینی لێیاندا لەبەرەوە جوغرافیای ئەمریکا یارمەتیەدا کە دوور بێتن لە شەڕەوە و خۆشی سیستەمێکی بەرگری سەیری داناوە لە دەوروبەری خۆی و لە جەزیرەکانی دەوروبەری خۆی لەبەرەوە زەحمەتە بگەیتە ئەمریکا کەواتە شوێنە جوگرافیەکەشی هاوکار بە ئێستاشەوە سەرچیە بەڵێ بابێنە سەر جەنگی دووەمی جیهان ئەمریکا دیسانەوە ینی درەنگ
بەشداری شەڕێکی لە کۆتاییەکانی 1940 چووە ناو شەڕەوە ئەو کاتە ئیتر یەکێتی سۆڤێت و ئەوروپا تەواو یەکتریان شەکەت و ماندوو کردبوو ئەمیش لە دوورەوە سەیرە کرد ئەوە چۆن بۆ بەشداریکردنی ئەمریکا ئەوروپا کە کەوتە شەڕ لەگەڵ ئەڵمانیا هەمویان و یەکێتی سۆڤێت لە ناو شەڕ بوو لە 1940 کە ئەمریکا ئەنجا چووە ناو شەڕەکەوە و تایبەتی لە ئاسیاش دژی یابان لێوێنانە هێزی نرد ئەمریکا لەو ماوەی کە شەڕ بوو ئەو ئابووری اقتصادی زۆر بەقووەت بوو و چەکی دروستە کرد تانکی شێرمانی دروستە کرد فڕۆکەی مۆستانگی دروستە کرد بی هەفتەی دروستە کرد ئەمانە کارخاکانی ئەمریکا معمەلەکانی دوور بوو لە شەڕەوە وەکو ئەوروپا نەبوو بە ئاسانی دروستیە کرد دوای ئەوە مەواردی بەشەری زۆرە پارەشی زۆرە وای لە ئەوروپا کرد پارەی بە قەرزەدا پێیان چەکی بە قەرزەدا پێیان هەمووی بە فایز طبعا بەرامبەر بە ئەوروپا و ئەوانە توانی خۆی بەهێز بکاتن و بچێتە ناو شەڕەکە و گۆڕانکاریە بکاتن تایبەتی لە نۆرماندی ئەوە بە ناوبانگە ئەمریکا چی کرد ئێستا بۆ نمونە دوورمەڕۆ شەریکەی فۆرت سیارەی فۆرت لە جەنگی جیهانی دووەمە 128,000 سیارەی فرۆشت بە ئەوروپا بە فایز بە قەرز شەریکەی فۆرتی سیارە دای پێیان ئەمە چی بوو ئەمریکا گەشایەوە ئیکۆنۆمی اقتصادی تەسلیحی هەمووی بەقووەت بوو ئەوروپا هەمووی کەوتە بەندەست ئەمریکاوە چونکە ئەو قەرزەیان پێ نادرێتەوە حتمما بە وردەکاری دێنە سەرە و بابەتی پارە و قەرزانی کە بە ئەوروپا درا و پلانی مارشاڵۆوانە بەڵام یەکێکی تر لەوەی بۆچوونێکەیە لە سەردەستەی ئەمریکا بۆ بۆمبی ئەتۆم بگەڕێتەوە بۆمبی ئەتۆمی خۆی نەخشەکەی ئەسڵان هەی ئەڵمان بوو یعنی کە پلاندانرا بۆ ئەمریکا دروستی کرد سێ دانەی دروست کرد لەو کاتەیە دانەیەکی تێستی کرد تاقی کردەوە بزانێ تەسیری چییە دوو دانەی هەبوو ئەو کاتە فات بۆی ئەند لتل بۆی ینی کوڕی قەڵە و کوڕی بچووک لە هیرۆشیما و نیاکازاکی بەکاری هێنا کە سەیریان کرد ئەمە سیلاح پێڵین دەمار شامل ینی لە ناوەداتن وڵاتانی تر ترسیان لێ نیشت تەواو هیچ وڵاتێ ناوێرە بەرامبەر بە ئەمریکا شەڕ بکاتن چونکە ئەم جۆرە چەکانەی هەیە پێوترێ سیلاح ڕەدە طبعا بەس لە هیرۆشیما و نیاکازاکی نەبوو بۆ ئاگاداریت لە ساڵی 1970 ئەمریکا ویسی لە قاهیرە بدا پێی تایبەتی لە حادیسەی باخیرەکەی لیبرتی کە کۆمەڵە فڕۆکە لێیدا ئەو فڕۆکانە بێژمارە بوون بێ ئاڵابوون بێ علامەتی وڵات بوون ئیسرائیل وای لە ئەمریکا کرد کە بزانێتن لیبرتی مەسر لێیدا یەکسەر لەسەر حاملەی تائیرات ڤانتۆم بەرز بووە بۆمبی ئۆتۆمی پێبوو و گەیشتە ئاسمانی مەسریش بەس ئەمریکا بۆی دەرکەوت کە مەسر نیە ئیسرائیلە لێیداوە ئیسرائیل سوتی لە مەسر بدا لە مەسر بدا لە قاهیرە هەنیە بووە دووەم جارەگەر لە قاهیرە سێم ینی دوای هیرۆشیما نیاکازاکی قاهیرەش ئۆتۆمی لێ ئەدرا و لە زۆر کاتە ئۆتۆمی ئامادە کردبوو بۆ لێدان بەڵام کشایەوە چونکە وڵاتانی تر ئۆتۆمیان پەیدا کرد واتە هەر وڵاتی بەرامبەر بە وڵاتی ئۆتۆمی هەبێتن سەرکەوتن بەدەستناهێنی هەردوو وڵات لە ناوەچێت کاک سەلام لە ئەمریکاش ینی قسەیەکەیە ئەڵێن هەرچەندە بەکارێنان یاخود بوونی بۆمبی ئەتۆمی نائەخلاقیە کە بەرامبەر مرۆڤایەتی بەکارێنرێ بەڵام لەلایەکەوە ئەو سوودەشی هەیە کە ئاشتی لە جیهانە بەرقەرار کردبوو ئەگەر بۆمبی ئەتۆمی نەبێ جیهان لە شەڕێکی بەردەوامە بێ وڵاتە زلێزانە بە تایبەتێسە لە شەڕێکی بەردەوامە بن ئەمەش بۆ چوونێکی دروستەوە سەد ئەگەر لە دوای جەنگی جیهانی دووەمە 20 ساڵی بەسەرا ڕۆی کە ئابووری وای لێهات لە ئەوروپاوانە بڕاب کە جەنگی جیهانی سێم دەستی پێ کرد لە نێوان وارشۆ و ناتۆ دەستی پێ کرد بەڵام چەکەوە ئۆتۆمیەکان کە هاتە ناوەندەوە وڵاتان لێرە هەڵوێست و ڕاوەستان چونکە ئازانن ئەگەر تۆ لەو بدەیت ئەویش لێت بداتەوە هەردووکتان لە ناوەچن ئەوە نییە بڵێ وڵاتێک سەرکەوتن بەسەر دێنێتن زەرەری ئۆتۆمیش بۆ هەموو جیهانە تەنیا بۆ وڵاتانە نییە کە لێ ئەدرێتن سە کۆمەڵی ئۆتۆمی ئەگەر بتەقێنرێتن لە بینی ئەمریکا و رووسیایان چین و کۆریا و فەڕەنسا و ئینگلترا بڵێ نامنەوە وڵاتەی کە ئەتۆمی هەیە ئەگەر دەستی پێ بکەین ئەمریکایە لە دوای ئەمریکا دەیتە بەریتانیا فەڕەنسا ئیسرائیلە ئەنجا رووسیایە پاکستانە هیندستانە کۆریایە چینە ینی نۆ وڵات ئەمانە ئۆتۆمیان هەیە کە بەکای
ناتوانانی خۆت لە وڵاتانە بدەیت چونکە بەکاری دێنێتن کە بەکاریشی هێنا کەواتە بوونی ئەم بۆمبە ڕاستە مەسەلەن شەڕی سارد لە نێوان وڵاتەکان شەڕی بەوە کالەتەر بەردەوامە بەڵام شەڕە گەورەکان کە دەکرێت مەسەلەن کۆمەڵکوژی گەورەی بەدواوە بێت ڕایگرتووە. زۆر باشە هێزی ئەمریکا باشە بۆچی تا ساڵی 1939 لە ناو وڵاتە زلهێزەکانە ئەمریکا 19 هەمین بووە لە دەیەکەمەکەش نەبووە. یعنی چی بوو دوای ئەوە ئیتر ئەمریکا ئاوا ئەو جەمپەی کرد و هاتە یەکەم؟ خۆی ئێمە کەوتمان لە جەنگی جیهانی یەکەمە ئەمریکا هێزی نەبوو، یعنی 1 ملیۆن سەربازی نارد، نەمەشقیان بینی بوو، نە توانای چەکی هەبوو. بەڵام لە جەنگی جیهانی دووەمە ئەو کە ئابووری بە قووەت بوو و ئەوروپای خستە بندەسیەوە کە ئەوروپا سقوتی کرد. یعنی ئێستا تۆ ئەگەر سەیری تکنۆلۆژیا بکەی لە دوای جەنگی جیهانی دووەم تکنۆلۆژیا دەستی پێ کرد. پێش پێویستی پێبوو وڵاتان کە ئەبێ گۆڕانکاری بکرێتن لە تکنۆلۆژیایە. ئەو کە ڕووخا ئەڵمانیا حیساب بکە چی کارخانە هەیە چی زانا هەیە لە ئەوروپا هەمووی برد بۆ ئەمریکا. دوای ئەوە کۆچ ئەم خەڵکەی کە ڕۆی تۆ فەلاحت هەیە ڕۆی جوتیارت هەیە ڕۆی تێگەیشتووە تۆ عملت هەیە ڕۆی پیشەساز سەنعەتکار ئەمانە زاناکان ئەمانە هەمووی چوون بەرەو ئەوروپا بەرەو ئەمریکا ببوورە لە ئەوروپاوە چوون ئەمریکا هەتاکو لە ڕووس لە وڵاتانی کە ئێستا هەر دوور مەڕە کە ئێمە زۆر باسی B2 سپیرتمان کردووە. B2 سپیرت ئەو قاسیفە ستراتیژیە ئەمریکیە شەباحیە کە بەو شێوازە دروست کراوە. کاکە ئەمە یەکەم تەختیتی ئەڵمانیا داینا هیتلەر بەڵام نەیتوانی دروستی بکاتن و ئەوەی عادم نەفافیشی تیای دروست کرد هەر مهندسێکی هندی بوو بە ناو ڕیشیۆ. ئەو خەریتەکەشی دزی دایبەسین کە سین تەقلی دەکاتن و دروستی کردەوە. ئەمانە هەمویان چوون بۆ ئەمریکا. ئەمریکا لەو حاڵاتەیە بەرز بووە، اقتصادیشی بەقوت بوو، ئیکۆنۆمیەکەی ئابووری زۆر بەهێز بوو، هەموو شتێکیش بە پارە ئەکرێتن. لەو بۆیەدەهەمینەوە ئەوە هاتە بەرەو یەکەم ڕۆیی کە پێوترێ ئێستا پۆلیسی جیهان. زۆر باشە پێشتر لە بەرنامەکانی ترا باسی ڕووداوەکانی پێرڵ هاربەر و دوورگەکانی یابانت کردووە. ئەو شەڕای ئەمریکا لەگەڵ یابان ئەگەر سەرکەوتوو نەبوایە چی ڕووی دەدا و چی ڕوبەڕووی ئەمریکا دەبوویەوە؟ خۆی ئەمریکا سەرکەوتنی ئەهێنا بەسەر یابانە، تایبەتی لە جەزیرەی میداوی لێوێنانە زەرێکی زۆر گەی بەهێزی دەریای یابانە. ئەتوانی یابان بگرێتن بچێتە سەری، بەڵام بڕوا بکە کە یابان بگرێتن بیرروخێنێت شتێ نامێنێ ناوی ئەمریکا بێتن. ئەو هێزەی نامێنێنە لە دەریانە لە ئاسمانە. من هەر لەوە پێشیش باسم کردووە، یاری تۆ بڵین سربێکی فڕۆکەی ئەناردە ئەمریکا پێک هاتبوو لە 22 فڕۆکە ئاچووە شەڕی یابانەوە لەو 22 دوانیە گەڕایەوە 20 کەوتە خوارەوە لە مەیدانی شەڕە. یعنی زەرێکی سیر بە ئەمریکا ئەگەی، بەڵام لەبەرەوە بڕیاریدا کە ئۆتۆمیەکە بە کار بێنێتن و ئەو زەرەرەی پێنەگا و ئەمریکاش لە ناو نەچێتن وەکو یابان. بەڵێ لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئەمریکا جەناب تەزانیانی ئەوروپایەکی وێران و ینی هیچی یابانێکی سوتاوی کەوتە دەست. چی بوو مانای چی بوو بۆ ئەمریکا؟ بۆ ئەمریکا بڵاوبوونەوە بوو هێزەکانی لە هەموو جیهانە هەبێتن. یابان بێ قەید و شەرت استیسلامی کرد، ئاڵای سپی بەرز کرد بێ قەید و شەرت، هیچ شەرتێکی نەبوو لە کۆبوونەوەکەیە. توانی کە خۆی لەوێ جێنشین بکاتن، تایبەتی لە جەزیرەی ئۆکیناوە لەوێنانە. ئەنجاش ئۆروپا تایبەتی کە ئەڵمانیا ڕووخا، ئەڵمانیا بووە دوو بەشەوە، ڕۆژهەڵات و ڕۆژاوە کەوتە دەستی ئەمریکاوە کە بەهێزترین قاعیدەی ئەمریکی لە شاری فرانکفورت لە ئەڵمانیا لەوێنانەیە. توانی لەم کاتەیە کە ئۆتۆمی دروست بکاتن بڵاوی بکاتەوە لەو شوێنانە. یعنی ئێستا کە ئەمریکا نزیکەی 150 بۆمبی ئۆتۆمی هەیە لە دەرەوەی ئەمریکا بڵاوەتەوە، هەتاکو لە قاعیدەی ئەنجەرلیک لە ئەدانا لە تورکیا بەڵێ هەیەی لەوێش هەیەی، لە فرانکفۆرتیش هەیەی، تەنها لە یابان نیەتی. یابان ێستا داواکە ئەڵێ بێنە بۆمبم بۆ دانێ لێرە خۆی بۆ خۆی بەکاری ناوە کەسی ساڵە بێنە. ئەوەی سەیرە، یعنی یابان تاکو ئەم ڕۆژەیە ناڵێ ئەمریکا لێمی داوە بە ئۆتۆمی، هەتاکو
ئەڵێ هاوپەیمانان هەتاکو لە قوتابخانە مناڵان کە ئەخێنن نەنووسراوە ئەمریکا ئۆتۆمیلی درراوە نووسراوە هاوپەیمانانی زۆرە وڵاتان. باشە خۆیسە ئەو دوو شوێنە بە نمونە ینی ئەڵبانیا و یابانبوونەتە جێ نفوسی ئەمریکا و سوودیشی لێ بینێ مەسەڵەن ئەڵبانیای بەرامبەر بە رووسیا داناوە و یابانی بەرامبەر بە چین داناوە. ئەمە هەر لەو کاتەوە ینی ئەم هەدەفەی هەبوو ئەمریکا لەو کاتە ئەو هەدەفەی هەبووە کە بڵاو بێتەوە لە دنیا. ئەو لە یابان هەیە، لە کۆریای باشوور لەوەیە، لە ئۆکیناوە لەوەیە، لە فلیپین لە جەزیرەی گوام لەوەیە، لە جەزیرەی دیگۆ گارسیا لەوێنانەیە، لە ئەنجەرلیک لەوەیە، لە فرانکفۆرت لەوەیە، لە هانۆی لەوەیە، لە میدەوەی لەوێرە، لە پێرل هاربەر، لە هەموو جیهانە دابەش بوو. یانی لە هەر شوێنێک شتێ ڕوو بدا ئەو هێزی هەیە بکەوێتە شەڕ، نەوەک تەنها سەرباز، تانک، فڕۆکە بە هەموو جۆرێکی. یعنی ئەو F-22 ڕاپتەر کە ئەو فڕۆکەیە لە دەروی ئەمریکا نییە نافرۆشرێتن، F-22 ڕاپتەر لە قاعدەی ئەدێدی قەتەری مەوجودە لێنانە دابەزیوە، لە دیگۆ گارسیا هەیە، بڵاوەتەوە لە هەموو جیهانان جیهانی بۆت کۆنتترۆل کردووە بە زەوی و دەریاوە. باشە با بێنە سەر قۆناغی دوای جەنگی جیهانی دووەم، ینی پلانی مارشال هاتە ئاراوە. مارشال وەزیری گەنجینەی ئەو کاتی ئەمریکا بوو لە ساڵ 1940. پلانەکە بە شێوازێک بوو کە هاوکاری ینی بژاردنەوەی ئەو وێرانکاری ئەوروپا بکرێت بە دەیان و ڕەنگە 100 ملیار دلار خەرج کرا. ینی بۆ پلانەکە بۆ بژانەوەی ئەوروپا بوو کەچی ئەمریکا لەوەشە هەموو ئەوروپای خستەوە بندستی خۆی. ئەمە چۆن بوو؟ هەموو ئەوروپای خستەوە بندستی خۆی کە تۆ بڵێن وڵاتانی یەکگرت و ئومەم متحیدەکە دامەزرا بڵێن لە ساڵی 1940 هەر لە نیویۆرکە ئەمانە هەموو قیادەکانی هەمووی ئەمریکین. سندوقی نەقدی دووەلی پارە بانک هەمووی لە دەستی ئەمریکا بوو. یعنی ئەو بەشدار بوو زیاترین پارە چێ داینا ئەمریکا داینا کە ناتۆش هاتە مەیدانەوە موچەی ناتۆش ئەبێ بیدەن چێ پارەکەیەدا قەرزەکە ئەمریکا ئەیدا پێیان هەر بە فایز بوو هەر نیانەتوانی قەپاتی بکەنەوە. یعنی ئەمە لە مەسلحەتی ئەمریکا بوو لە مەسلحەتی ئەوروپا نەبوو. ئەوروپا هەمووی کەوتە بن قەرزەوە کەوتە من دەسەڵاتی ئەمریکاوە ناتوانن لە قسەی ئەمریکا دەربچن ئەبێ لەسەر بڕیاری ئەو بڕون. ئابۆ شێوازە کۆنتترۆلی کرد بە تەواوەتی بزەبت کاتە یانێ لە سەقسەخی جناب بۆ قسەی کە سندوقی دەختی نێودەوڵەتی و بانکی دەودەوڵەتی جیانی 180 ئەمریکا ئەمریکا ئەمریکاداینە بەڵێ ئەمە یەکێکە لە هۆکارەکانی سەرکەوتنی ئەمریکا بەڵێ ئەو 180 زۆر بوو بەرامبەر بە وڵاتانی ئەوروپا هەمویان و مافی لە ڕێگەیەوە مافی ڤیتۆیشی هەیە مافی ڤیتۆی هەیە لە مەجلیسی ئەمن کە دامەزرا کە ئەم 5 وڵاتە هاتنە مەجلس ئەمنەوە مافی ڤیتۆی هەیە. ئەگەر تۆ سەیری بکەیت چەندجا بەرامبەر بە ئیسرائیل بەکاری هێناوە ڕاست رووسیا زیاتر بەکاری هێناوە بەڵام هەر بڕیارە دەربارەی ئیسرائیل بێتن ئەمریکا ڤیتۆی بەکارهێناوە هەموو ڤیدۆکانی بەرەو ئیسرائیلە. باشە ینی ئەو هەموو شەڕە باس کرد خۆ ئەمریکا شەڕیشی دۆڕاندووە بە نمونە ڤێتنام و شەڕی کۆریا. ئەمانە چین بۆ ئەمریکا ینی بۆچی هەر کاریگەری نەکردە سەری شەڕی ڤێتنام ئەمریکا ئەو وڵاتانەی کە لەگەڵ یابوو شەڕیان نەکرد وەکو ئوسترالیا کەنەدا کۆڵۆمبیا ئەم وڵاتانە ئەو هێزیان نەبوو و تایبەتی بڵێن ڤێتنامی باشوور کە پای تەختی سایکۆن بوو ئەو کاتە ئەو توانایان نەبوو تۆ بەرامبەر بە دوو وڵات شەڕەکەی کە چین و ڕووس بوو ئەو چەکانەی ئەو زەمانە ڕووس بڵێن یەکێتی سۆڤێت چەکی هەبوو ئەیتوانی ڕوبەڕووی چەکی ئەمریکی بێتەوە جارێ ئەو تەکنۆلۆژیا زەخمە نەهاتبوو. ڕاست مەسەڵەن ئەو فڕۆکەی ڤانتۆمی هەبوو F4 هەبوو ئەمریکا سکایهۆکی هەبوو B-52 هەبوو بەڵام فڕۆکەکانی یەکێتی سۆڤێت لە جۆری مێگ-21 ئیترەوە مۆدێلاتی هەیە بۆ ئاگاداریت مێگ-21 زیاتر لە 11,000 تیارە فڕۆکە لەوە دروست کراوە هیچ فڕۆکەیە لە جیهان بەقەد مێگ-21 دروست نەکراوە. ئەمە فڕۆکەیەکی ئەترازی بوو بۆ مەسافاتی کورد ئەیتوانی ڕێگری بێتن لە فڕۆکەکانی ئەمریکا و زەرەری پێ بگەێنێ هەر تاکو مێگ-21 B-52 خستە خوارەوە لە شەڕی ڤێتنامە.
لەبەر ئەوە بەرامبەر بە دوو هێزی گەورە وەکو چین کە بڵین کوتلەی بەشەری زۆرە یعنی ئێستاکە ملیارێک و 400 ملیۆن کەسن نەیەتوانی بڕیاری ئەوەیدا کە بکشێتەوە یعنی ئێمە ئەڵێن کە دۆڕا ڕاست دۆڕا بەڵام بڕیاری کشانەوەیدا بۆی نەڵێ بەسەر شۆڕی دەرچوون بەسەر بەرزی لێرە دەرچوون لامان کاتە لەبیرت نەچێ ملەتی ئەمریکا دەوری زۆر بوو کە بکشێتەوە لە ڤێتنامە ئەمریکا ئەگەر پرسیارێکی گرێمانەیی بکەم ئێستا بەم زلێزەی ئێستای ئەمریکاوە ئەو شەڕە لەگەڵ ئێستای ڤێتنام بکە باڵانسەکە چۆنە بێ ناگۆڕدرێ لە 100 سەرکەوتن بەدەستێنێتن ئەگەر نەگاتە چەکی ئۆتۆمی چونکە ڕووس و چین ئەو ڕێت پێ نادەن بەڵام ئەگەر شەڕی تەقلیدی بێتن بێ ئۆتۆمی نەخێر ئەمریکا ئەستا سەرکەوتن بەدەستێنێ لە ڤێتنامە سەکار گەشتوتەوە یعنی شار تەختەکەن و وڵات وێرانەکەن و باشە سیاسەتی ئەڵێن الأرض المحروقة ئەمریکا جاران سیاسەتی وە نەبوو یعنی زەوی سوتاو ئەمە سیاسەتی سوپای رووسیا بوو الأرض المحروقة بشێتە هەر شوێنێک لە ناویادا ئیسپێنێ رووس ئەمە مەبدەئی شەڕی بوو بەڵام ئێستا لە ئۆکرانیا ئەوە بەکار ناهێنێ بۆ چونکە ئۆکرانیا بە هی خۆی ئەزانێتن بەڵام بەرامبەر وڵاتێکی تربیکات ئەیسپێنێ تەختێکاتن ئێستا کە ئەمریکا هاتە ئەو نیزامە جاران ئەو سیستەمەی بە ئەو نیزامی بەکار ناهێنا ئێستاکە گۆڕە ئەویش بچێتە شەڕێکی ئاهاوە ئیسپێنێ باشە لە شەڕی دوو کۆریاکە ئەمریکا دەیەوێت بەشی باکووری شانی کۆنتترۆل بکات بەڵام ئەوەی کە دەزانێت یەکێتی سۆڤێت بۆمبی ئەتۆمی هەیە دەڵێ بەشی باکوور جابێتەوە و سنوورەکە دادەنێن و ئەوانە ئەمە سە پێش یعنی لە سەرەتای بەرنامەکە باسیەوەمان کرد بۆمبی ئەتۆم چ کاریگەریەکی لەسەر ئاشتی جیهان ئەمە پشتڕاست ناکاتەوە کە بۆمبی ئەتۆم نەیەشتەوە ڕووبدات بەڵێ بۆمبی ئۆتۆمی نیەشت تۆ ئەگەر سەری شەڕی کۆریا بکەین ینیەوە گەر بتوێ بەرنمەیەکی تایبەت کۆریای باکوور کۆریای باشووری کۆنتترۆل کرد هیچی نەما یان لە 1990 کۆریای باشووری کۆنتترۆل کرد تاکو ئەمریکا چۆناو شەڕەکەەوە بە هەموو هێزێکی بە هێزی ئاسمانی و دەریا و زەوی توانی کۆریای باکوور پاڵ بنێ بکشێتە دواوە بەڵام ڕووسوانە کە هاتنە ناوەڕاستەوە هەمی سەنجارێکی کە بە هێزێکی گەورەوە مەجبور ئەمریکا کشایەوە کەزانی ئۆتۆمی هەیە بەکاری دێنێتن یەکسەر ئەمریکا ڕێککەوت لەگەڵیا بکشێنەوە ئەم سنوورە و دابەشیکەین باشوور و باکوور و کۆتایی پێبێت لێرە چکە بگاتە ئۆتۆمی کۆتاییان پێدێتن ئەو کاتەوە نییە بڵێ لە کۆریا بە ئۆتۆمی لەکەدەن نەخێر تێگرن بۆ ئەمریکاویش تێگرێ بۆ رووسیا بۆ یەکێتی سۆڤێت تێگرێ بۆ مۆسکۆ تێگرێمیش بۆ واشنگتن و نیویۆرک تێگرێتن ینی بە تەنها زانینێک یەکێتی سۆڤێت بووە خاوەنی چەکێتەوە یاکسەر ئەمریکا کشایەوە بابێنە سەر قۆناغی شەڕی سارد یعنی ئەوەی لە بەرژەوەندی ئەمریکا یعنی هەمووی لە بەرژەوەندی ئەمریکا نەبوو خۆ یەکێتی سۆڤێتیش مەسەلەن لەو کاتەیە دەستی خۆی لە شەڕی سارداوەشان و بلۆکی ڕۆژەڵاتی تەواو کۆنتترۆل کردو ئەوانە بەڵام ئەمریکا دیسانەوە چۆن توانی هەلەکان بقۆزێتەوە لە شەڕی ساردا و باڵا دەستی خۆی پێشان بدا لە شەڕی ساردا ئەگەر سیر بکەی یەکێتی سۆڤێت تایبەتی لە هێزی ئاسمانی لە ئاسمانە پێشکەوتوتر بوو ینی بۆ نمونە بڵین یەکەم کەسکە چووە ئاسمانەوە خولایەوە دەوری زەویە یوری گاگارین بوو کە ئەمەی کرد ئەمریکا هەستی کرد زۆر دواکەوتووە ئەبێتن شتێ بکاتن ئەوە بوو هە ساڵە کۆتایی بڵین لە ساڵی 1960 ئەو کاتە دۆنالد ڕامسفێلد خۆی ڕاوێشکار بوو سەرپەرشتی ئەم ئیشەی کردو نێڵ ئەرمسترۆنگیان ناردە بانمانک بەڵام بە زەریبەیەکی زۆر سیر کە هەموو میلەت و گەلان باوەڕیان بەوا کرد ئێمە ئەچینە بانمانگ و ئەبێتن ئەم ئیشە جێبەجێ بکەین ئەمریکا لێنانە مەبلەغێ پارەیەکی زۆر زەخم بە ملیارەها کەوتە بندەست توانی خۆی بخاتە پێش رووس لە هێزی ئاسمانی و ئەوانەیە رووسیش کێشەکەی ئەوە بوو ئابووری بەهێز نەبوو وەکو ئەمریکا ڕاست لە هەواڵگری و استخبا مخابڕات و ئەوانەیە بەتوانە بوو ئەو کاتەیە کاتی هەلفی وارشۆ بڵین بە تەواوەتی هاوپەیمانی وارشۆ کە لە پۆلۆنیا دامەزرا لە وارشۆیە بەڵام توانایی ئەمریکای نەبوو لە ڕووی ئابووریەوە وەڵام ئەو پرسیارەکەم ینی ئەمریکا ناتۆی
دروست کردو هەبوو و هاوپەیمانی وارشۆش هەبوو. بۆ نمونونەکەی ئەمریکا سەرکەوتوتر بوو، بۆ ناتۆ سەرکەوتوتر بوو، هەر پەیوەندی بەو بابەتە داراییەوە هەبوو یا ناتۆ پێش وارشۆ دامەزرا. وارشۆ لە 1955 کەوتە من دەست یەکێتی سۆڤێتەوە کە پۆلۆنیا و هەنگاریا و ڕۆمانیا و ئەو وڵاتانەی تر بوو، ئیتر ئازەربایجان و تاجاکستان و ینی هەتاکو بڵێ بۆ لێ و دەریای بارنس بووبوورە ئەوانەی کە کەوتە بندەسەوە. یەکێتی سۆڤێت بۆچی وارشۆ نەیتوانی وەکو ناتۆ بێتن؟ یەک لەلایەن ئابوووریەوە یەکێتی سۆڤێت نەیەتوانی هاوکاری ئەم وڵاتانە بکاتن، نە لەلایەن سەربازیەوە نە لەلایەن مادیەوە پارەوە وەکو ئەمریکا نەبوو. دوو سیاسەتی میخائیل غۆرباچۆف زۆر خراپ بوو کە ویستی بڵین گۆڕانکاری بکاتن لە شەفافیەت و بینای الأعمال. بەڵام وارشۆ ڕوخاندنی یەکێتی سۆڤێت لە 1989 بە تەواوەتی ئەو کاتە دەستی پێ کرد، کاتێکە دیواری بێرلین نەما بڵین ئەڵمانیای ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بۆ یەک لێرە حرەکاتی قەومی پەیدا بوو، داوای سەربەخۆییانە کرد. لێرە وارشۆ کۆتایی پێهاتنی ئیتر یەکێتی سۆڤێتش لە 1990 تەواو کۆتایی پێهاتوو نەما. ئەی بوو زۆر جار باسی شانس کراوە بۆ ئەمریکا، مەسەلەن لە دوای قۆناغی شەڕی ساردی تر ئەوە یەکێتی سۆڤێت لەبەر یەک هەڵوەشایەوە باس لە شانس دەکرێت. ئەمە شانس بوو بۆ ئەمریکا یاخود استراتیژی بەکارهێنانەوە؟ لە شەڕ و ئەوانەیە شانسەوە بخەلاوە نییە لە سیاست وانەیانی شانس ڕنگ بێت دەورێکی بچووکی هەبێتن، بەڵام ئەساسە سەرچی ڕاوەسێ ستراتیژیەت پلان دانان، چۆن پلان داانی بۆ دوار ڕۆژ. سە بۆ نمونەیمە با خۆمان بڵین ئەڵین هێرشە بین با شوێنێ بگرین، ئاڕۆین هێرشەکەین و ئەیگرین، دوایەوە ئەیگرین دانشین ئێستا چی بکەین؟ پلانمان نییە. بەڵام ئەوان دانشن 20 ساڵ تاکو 25 ساڵ بە جۆری ئەو ئیشەی کە پێی هەڵەسن پلان داعنێن. ئەمەمان کە گرت چیەکەین، دوایەوە چیەکەین چیەکە هەمووی دائەمەزرێنن ئەنجا دەست پێ ئەەکەن. ئەمە جیاوازیەکەیە لەمەیە ئەوان کاکە مێشکیان ئیشەکاتن بۆ بیر سەیرەکەن بۆ دوور پلان داعنێن، هی ئەوە نییە بۆ ماوەی چەند ساڵێ دابنێن، نەخێر بۆ ماوەی 40-50 ساڵ ئەو پلانە دانێن. جگە لە ئەمانە باسی ئەو پلانت کردیانی ئەمریکا بە پلان ئەو کارانە دەکا ئەو هێز و دەسەڵات و استراتیژەکەیش. باس لە هێزی پڕوپاگەندە دەکرێت کە ئەمریکا زۆر بەکاری هێناوە، مەسەلەن میدیا پڕوپاگەندە، ئەنی باس لەوە دەکرێت لە جەنگی دووەمی جیهانیە تەنانەت هۆلیوودی بەکارهێناوە، دەرێنەرەکانی بردوۆتە بەرەی شەڕ بۆ ئەوەی کە ببینن ڕووداوەکان و بیکەن بە فیلم و لە بەرژەوەندی خۆی و هێز و دەسەڵاتی خۆی فیلم دروستکە و بیگوازێتەوە، یان لە میدیاوە بە شازێکی تر. ئەمانە تا چەند کاریگەری هەبووە؟ 100% کاریگەری هەبوو. تۆ ئێستاکەش میدیا هەمووی هی ئەوانە گشتی کۆنتترۆلیان کردووە. ئەسڵ وەزارەتی بەرگری ئەمریکا چی چەک و فڕۆکەی هەیە لە بندەستی هۆلیوودە، فلیمێ دەربکە چی تەوێ وەرە بەکاری بێنە، فڕۆکەی F-16 تەوێ، F-18 تەوێ، F-35 تەوێ، تانکی ئیبرامس تەوێ، موشەک تەوێتن، ئەچیتە ناو حامیلاتی تائیراتەوە، ئەچیتە ناو باخیرە حربیەکانەوە، دەستکاری چەکەکەی بۆت هەیە. هەتاکو ئەمانەی کە بڵین مخرجەکانی فلیمەکان دەرەکەن ئەمانە بەنە مەیدانی جەنگەوە ئەیان پارێزن، طبعاً حیمایەتێکی زۆریان لەگەڵایە سیر بکەن چی ڕووەداتن و لە کاتێکا فلیمێکت بۆ دەرەکاتن کە داپۆشێ لەسەر ڕووداوێ لە شوێنێ ڕوویدا بێتن. یەکو فلیمی برایان سیڤ پرایڤت برایانە و سەربازە ئەمریکیەکەی کە بڵین تۆم هانس فلیمەکەی کرد، ینی ئەمریکا پێشانەدا کە هێزێکە ناشکێتەوە بە هیچ جۆرێکی. تەمان ئەمە تەسیری زۆرە لە میدیا و لەوانەیە کە تۆ مێشکی خەڵک پسڕیتەوە پێی بڵێ ئەمریکا ئەمەی پێەکرێتن بە تۆ ناکرێتن. ئەمە لەم قۆڵەشەوە هەر خەریکە بۆەوەی باڵا دەستی خۆیەوە. ئەی دۆلار و هێزە ئابوووریەکەی دۆلار ینی پارەیە کە خۆڕەسیدی نییە، مەسەڵەن لە وڵاتە لە سویسرەوە ئەوانە خۆی هەر لەناو ئەمریکا تەبعکرێتن و دروستەکرێتن. دۆلار کە هاتە مەیدانەوە تایبەتی بڵین هێزی دۆلار لە پترۆل دۆلارەوە هات لە نێوان هەنری کیسینجەر وەزیری دەرەوەی ئەمریکا
لە حەفتاکان ئەوڵی طبعاان هیچ وەزیرێکی دەرەوەش لە هیچ وڵاتی وەکو هێنری کیسینجەر زیرەک نایەتن زۆر سیر بوو کاریگەر بوو وابزانم ساڵێکە ساڵێک و شتێکە ئەویش مرد مابوو ئەو کە ئەتیفاقی پترۆدۆلاری کرد لەگەڵ مەنیک فەیسەڵە نەوت لە جیهانە ئەبێ بە دۆلار بفرۆشرێ ئەو ئتیفاقیان کرد بۆ ماوەی 50 ساڵ لە ساڵی 1974 لە 24 کۆتایی پێهات بەڵام ێسش دۆلار هەر حکمی دنیا ئەکاتن و ئەڕوا هەرچەندێ وڵاتانی ترسە مەسەڵەن چین رووسیا جەنوب ئەفریقیا بەرازیلە ئەرجەنتینە هندستانە ئەیانوێ پارەیە بێن نەمەدان بە ناوی بریکسەوە کە بیکەن دژی دۆلار بەڵام بڕوامەکە ئەمریکا بهێڵە بە ئاسانی ئەوها بریکس بێتە مەدانەوە ئەو پارە تازەیە بێتن وەکو بڵین پارەی ئەوروپا کە یۆرۆ هاتە مەدانەوە ئەڵمانیا سەرپەرشتیە کرد لە ئەوڵ پارەی ئەڵمانیا مارک بوو گۆڕابووە یۆرۆ بەڵێ ئەمە شەیانەوێ ئەوە بکەن بەڵام بڕوامەکە سەرکەوتن بەدەست بێنێ بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دۆلار هەر لە دنیا ئیکۆنۆمی ئەمریکا هێزەکەی مانەوەی بە دۆلارەکەی دۆلارەکەی بڕوخێ خۆشی ڕوخێ بۆ باش بزانە سەیری هێزی سەربازی ئەوانەی مەکە پارە ئیکۆنۆمی بەڵێ یعنی لە لایەکی ترەوە ئەمریکا بۆ نەوەستاوە مەسەلەن چەندین بنکەی سەربازی زۆری هەیە یعنی لە وڵاتە جیاوازەکان ئەم بنکانە چەندێکن لەکوێ هەن و کوێیان پێ کۆنتترۆڵەکرێن بنکە سەربازیان ئەگەر باسی بنکەی سەربازی ئەمریکا بکەین لە هەموو جیهانە لە دەریا و لە زیاترینەکانم پێ بڵێت دیاری ترەکانەوە ئەوانەیە دەست پێ بکەین لە یابانەوە ئەلیوێنانەوە تایبەتی لە جیزیرەی ئۆکیناوە زۆر بەهێزن لە ناو یابان و لە جەزیرەی گوام لە فلیپین زۆر بەهێزن ئەمانە دانراوە بەرامبەر بە چین و لە یابانیش بەرامبەر بە رووسیا لەبەر دەریای بارنس چونکە چەند جەزیرەیە سەش بەدەست رووسەوەی یابان داوایە کاتن بیتەوە سەر دەریای هندی بڵێن خواروی شب جەزیرەی عارەب لێوێنانە هەرچەنە قاعیدەکە خۆی ڕاست بەریتانیا بەس ئەمریکا بەکاری دێنێتن دیوگا گارسیا ئەوەی کۆنتترۆل کردووە ئەجا دەیتە قەتەر قاعدەی عدێدی قەتەری ئەمە خەلیج بەرامبەر بە ئێران و ئەوانەی کۆنتترۆل کردووە دەیتە قاعدەی ئەنجەرلیک عێراق و دەریای ڕەش و دەریای سپی لەو ناوە کۆنتترۆل کردووە جگەلەوە لە ئیسپانیا لە ئەڵمانیا لە فرانکفۆرت لە میداوای باخچەی پشتەوەی ئەمریکای تەواو پاراستووە لە بێڵێر هاربەر و میدەوەی هانۆ و لەم ناوچانە هیچ هێزێ لە باخچەی پشتەوەی ئەمریکا ناتوانێت بۆی بڕوە جگەلەوە ئەو خۆی لە ناو تورکیا و لە ئەلاسکا و لە ناو ئەمریکا ستەمێکی ڕاداراتی داناوە هەموو جیهانە بینێتن کۆنتترۆڵیەکاتن ئەم هێزانەشی دابش کردووە لەم شۆنانە واتە هەمووی کۆنتترۆل کردو هەمووی لە بندەسێتی هەر حرەکەتێ بکرێتن ئەو دەست بەجێ ئەتوانێت چارەسەری بکاتن و بکەوێتە شەڕ لەو ناوچانە باشە سەرباری هەموو ئەمە بنکە سەربازە گەورانە یعنی ئەمریکا هەر بەردەوامە ساڵانە 6,000 سەرباز دەخاتە خزمەتی سەربازیەوە ئەو ژمارە زۆرە بووە ینی تۆ هەر وڵاتێک ئەگەر بکەوێتە شەڕ پێویستی جگە لەو هێزەی کە هاتە بڵێن بۆ نمونە ئەستا سێ موالیدت لە سەربازیە مەشقە بینن و چەکیان بەدەستەوەیە بەڵام کاکەویتە شەڕ تۆ پێویستیت بە هێزی احتیاط هەیە هێزی احتیاط ئەبێ مەشقی بینی بێتن ئەبێ تەدریبی کردبێتن ئەبێ بزانێت شەڕ چۆنە بێتن لەبەرەوە ساڵانە ئەو خەرجیە ئاکاتن بۆی بەردەوام هێزی احتیاطی هەیە و ئامادەیە لە هەر کاتێکە لە هەر شوێنێکە بڵێن بنکەیەکی زەرەری پێ بگاون نەتوانێت بە تەنیا شەڕەکە بەرێتە سەرەوە ئەم هێزانە دەست بەجێ ئەجوولێنێتەوە لە هەمان کاتا لە بیرت نەچێت دەریای هەمووی کۆنتترۆل کردووە لە هەموو جیهانە بڵاوبەتەوە وڵا خۆتە زاری من زۆر حەزم لە بەراوردکاریە ینی لە نێوان هێزی وڵاتەکان بەتایبەت کە ئێستا باسی ئەمریکاکەین ئەمریکا ینی 11 کەشتی فڕۆکە هەڵگری هەیە 14,000 فڕۆکەی هەیە 5,000 بۆمبی ئەتۆمی هەیە کوێ ئیسە منافەسەیەکا لەم ژمارانە هیچ وڵاتیان ناتوانێت منافەسەی بکاتن ئێستاکە ئەگەر سەیری فڕۆکە باڵ هەڵگرەکان یەتی حامیلەی تایرات مەسەڵەن بۆ نمونە جێرالد فۆرد باشترین و بەهێزترین و بەرزترین تکنۆلۆژیا لە جێرالد فۆرتە ئێستاکە لە کاریبی بەرامبەر بە فەنزەوێل لاوەستاوە دەیتە سەر دووەمی مەسەڵەن بۆ نمونە بڵێن هاری ترومان لە دەریای سوورە دەیتە جۆرج واشنگتن ئەوە لە دەریای سپیە
دەیتە جۆرج بۆش باوک هەل لە وێنانەیە دەیتە کاڕڵ ینی هەمووی دابشکراوە لە دنیاەوە کۆنتترۆلی کردووە و لە هەموو شوێنەکان. ئێنجا بە نسبەتی فڕۆکەوە بڵێن 14,000 فڕۆکەی هەبێتن فڕۆکەی جەنگی ئەمریکا 6,500 هەیە. تۆ بە کۆی فڕۆکەکان بۆمی باسەکەی بە بار هەڵبەرو بەوانەوە بەڵێ هیچ وڵاتی 6,500 فڕۆکەی جەنگی نییە لەم ڕۆژە ینی ئەگەر رووسیا بڵێ کە دروست دەکاتن پێش چین و پێش وڵاتانی تر 3,600 هەیە 3,600 کە من باسیەکەم ئەمە کۆی گشتیە بەرامبەر بە 14,000 ئەمریکی لەبەرەوە هیچ هێزێ لە دنیاە ناتوانێت بە ڕۆڕووی ئەمریکا بێتەوە لەم کات ژمارە سەرنجی ڕاکێشامیانی بەرچاوم کەوت دروستکردنی فڕۆکەی F-35 زۆر زیاد کردووە لە چاو ساڵی 2024 ینی لە 2025 پێم وایە 191 دانەی بۆ خۆی و هاوپەیمانەکانیشی دروست کردووە لە 2024 110 دانەی دروست کرده بوو ینی لەم کاتەیە و ئەم ژمارە زۆرە لە فڕۆکە شتێکی ئاساییە دروستی کاستی F-35 نا شتێکی ئاسایی نییە دەوان کۆمپانیای لۆکهید مارتن زەبەلە زەخمە ینی توانایەکی سەیری هەیە کە فڕۆکەکان بگەێنێتن لە 110 بۆ 191 لەبیرت نەچێ ئەمریکا قەرزارە قەرزار چۆن قەرزارە قەرزاری فڕۆکەیە کە بیدا بە وڵاتانە ئێستا کە بۆ نمونە ئیمارات 2 ساڵە چاوەڕوانیەتی F-35ەکانی وەربگرێتن پۆلۆنیا چاوەڕوانیەتی ڕۆمانیا چاوەڕوانیەتی هۆڵندا چاوەڕوانیەتی بۆ شەڕی ئۆکرانیا کە دەستی پێکرد ئەمانە فڕۆکەی F-16یان هەبوو F-16ەکانیان هەمووی دا بە ئۆکرانیا بەڕۆی ڕووس ببێتەوە بەرامبەر ئەوەی کە ئەمریکا F-35یان بداتێت تۆ لە ماوەی 2 ساڵە ئیمارات چاوەڕێەتی وەریناگرێت سە سعودیە شاتە سەرخەت ئەیەوێتن تورکیا ئەویست بەشدار بوو لە یینەکە و نەیدا بەڵێ احتیمال ئەگەر S-400ەکەی دەربکبی گەڕێنێتەوە بە رووسیان بیفرۆشێتن کە بیداتێت ئەبێ فڕۆکەکان ئینتاجی زیاتر بێتن دروستکردنی زیاتر بێتن بۆی بگابیدا بە وڵاتانی تر بەڵام من کەوتم قەرز ئەمریکا چەندێک قەرزار بێ قەرز ناداتەوە مستحیلە ناشوێرە داوای لێ بکات کەس ناوێرە داواشی لێ بکاتەوە قەرز ناداتەوە ئەمریکا زۆر باشە لەبارەی بەسەلەن ئەو چەکانەی کە ڕۆکێت و چەکی استراتیژی و موشەکە دوورمەودانی کە هەیەی ینی فڕۆکە بیت و سپێرتەوەی کە بینیمانیانی مەسەلەن هاتە سەر ئێران و ئێرانی بردومان کرد بن کە ئەتۆمیەکانی ئێران ینی ئەمە چی جۆرە تەکنۆلۆژیایە کە ئەم هەمەڕەنگیە چییە لە چەکام وڵاتە هەیەی لە وڵاتەکەی خۆیەوە بتوانێت زۆر وڵاتی تر بە ئامانج بگرێت خۆی کە ئەو فڕۆکانە هاتە سەر ئێران ئەمە بڵین عرض عەزەڵات بوو توانای خۆم پێشانە دەم پێتان وە لە خۆی ئەگەر فڕۆکەکانە دوێتە نەتوانێت لە ێنبەعەوە بفڕێیان لە عدێدی دۆیان لە دیۆگۆ گارسیا بفرێتن و لە ئێران بداتن بەڵام ئەمەی پێشاندا بۆ جیهان من ئەمەم پێکرێتن 37 کاتژمێر بەڕێوە کاتژمێر من بە فڕۆکەکە بەڕێوە ئەڕۆم و لە ئێرانە دەمەوە ئەگەڕێمەوە ئەمە معنای ئەوە بوو تکنۆلۆژیای ئەمریکی سەیرە بەردەوام بۆ پێشەوە ئەڕواتن یعنی ئەو چەکانی ئێستا بۆ نمونە بە ئەگەر باسی ئۆتۆمی بکەی ئۆتۆمی B-53 هەبوو بۆمبی B-53 ئەمریکا خانە نیشینی کرد وڵاتانی تر مەسەڵەن بەکاری دێنن وەکو چین و کۆریا ئەوانە هەڵێ ئەمە کۆنا ئەی گۆڕم خانە نشینیەکەم ئەیکەمە دانەیەکی تر ینی بڵێن بۆ B-61 بیکاتن یعنی گۆڕانکاری جگە لەوە ئێمە ئەم چەکانی کە ئێستا ئەیزانین هەیەە ئەمریکا چەکی تر هەیە تۆ نایزانی ئێمە نایزانین بۆ نمونە ناوچەی پەنجاویەک چی لەوێ دروست دەکەن بە تەمای چین شتی وایان هەیە جارێ نەهاتووەتە مەیدان و نایزانین و بەردەوام ساڵانە بەرەو پێشەوە ئەڕۆن زەحمەتە وڵاتانی تر بگەن پێی یعنی لە ئەگەر بڵێن چین ڕۆژێ لە ڕۆژان کە دەریاکەی ئاوها بەهێزە کاتن بڵین ئێستاکە سێ فڕۆگەی بار هەڵگری هەیە کۆتایەکە ئێمە فۆجیان هاتەناوە لە 27 دوودانی تر دووسەکە ئەبێتە 5 بەڵام ترامپ ئاگای لەوە هەیە کە بینی چینواکە ئێستاوێ هێزی دەریای ئاڵتون دروست بکە زیادی بکاتن چین نەکەوێتە پێشی لە دەریایە باشی کە ئەمریکا ئەو ڕێیە ناداتن چونکە ئەگەر هات و بڵین ئەمریکا پۆلیسی جیهانە ئەگەر چین توانی ناوچەی تایوان و دەریاوێنە بگرێ ئەو کاتە چین
پۆلیسی ئاسیایە ئەو ناوانە هەمووی کۆنتترۆلەکە لە بۆیە نایڵێەوە بکە بە ئاسانی بۆیە نایڵێ ئەوە بک بە ئاسانی ئەو کاتە دوو پۆلیس لە جیهانە دەرەکەوێ یەکێکی لە ڕۆژاوە یەکێکی لە ڕۆژاڵاتە تاچە دۆناڵد ترامپ تاجر سەرۆکێکی سەیرە هەروەکو پێتم وت ئەمە باوەڕی بۆەوە نەبوو کە معارەزە دروست بکە و چەکدار دروست بکاتن وەکو سیاسەتی کۆن و زۆری لە هێزی بڵین لە وەزارەتی بەرگری ئەمریکا دەرکرد واوەی نیکۆلاس مادۆرۆ لە کەڕەکاسکە کرا سەرۆکی فەنزوێلا بردی ینی شتێکی سەیریان کردەوەی بەڕاستی بێتن مخابەڕاتی ئەمریکی CIA و هێزی دێلتا زۆر باشە دێ بەسەر ئەوانە بەس بابەتی تەکنەلۆژیا لە ڕاستیە ینی تەکنەلۆژیا چی ڕۆڵێکی هەیە لە باڵادەستی ئەمریکا بەڕاستی و کامیان بۆ ئەمریکا گرنگترن ئەو چەکە زۆرەی کە هەیەی چەک و ئەسلیحە زۆرە یان بوونی تەکنەلۆژیا گرنگەکەی کە ئێستا هەیەی نانەخێر تەکنۆلۆژیاکە گرنگترە بۆ ئەمریکا سە بۆ نمونە تۆ ئەمریکا ینی شتی وای هەیە لە کاتی شەڕە توانێت بتبینێ لە پشت دیوارەوە توانێت بتبینێ لە ناو چەمەوە هێزەکە هەمووی ببینێتن یعنی ئەمە جیزانە کۆنە ئێستاکە کە من باسیەکەم چتی تازەتر هاتووەتە مەیدانەوە تەکنۆلۆژیا ئەساسی ئەوەیە کە سەرکەوتن لە شەڕ بێنیتن لەگەڵ هەواڵگری تۆ شەڕ ناتوانانی بیبییتەوە گەر نەزانی دوژمن چی هەیە هەتاکو لە مەیدانی جەبهەیە دوو سوپا بەرامبەر بەیەک دوو دەوڵەت هێستا وەکو شەڕی رووسیا و ئۆکرانیا ئەبێ بزانی بەرامبەر لە کوێیە و چیەکە و چی هەیە بۆی سەرکەوتن بەدەست بێنیتن تەکنۆلۆژیا و هەواڵگری ئەساسی سەرکەوتنی شەڕە دەترۆ بکە ئەویش بەڵێ ئەمریکا ئەی بابەتی پیشەسازی سەربازی چه ڕۆڵێکی هەیە و تێگەیشتن لە پیشەسازی سەربازی بۆ وڵاتانی تریش مەسەلەن ئەمریکا ئێستا لە ڕووی پیشەسازی سەربازیەوە دیسانەوە باڵا دەستە مەسەلەن وڵاتەکانی تر ئەوانەی کە خۆیان بە بنافسی ئەمریکا ئازانن چۆن لیان تێبگا پیشەسازی سەربازیە وڵاتانە لە چی ئاسیەکایە پیشەسازی ئەمریکا ینی تۆ سەری کۆمپانیەکانی بکەی ئەگەر جەنەرال ئەلکتری بێ ئەگەر جەنەرال مۆتۆر بێتن ئەگەر لۆکیت مارتن بێتن نۆرترۆپ بێتن ئەمانە ئیمکانیاتی ئەمانە زۆر زەخمە و بڵین ڕێسمالێ پارەیەکی زەباحیان هەیە ئەمریکا یەک سیاسەتێکی هەیە وەکو وڵاتانی تر نییە ئاڵێت شتێکم بۆ بێنە مەیدان گوێت لە پارەکە نەبێتن بەڵام لە وڵاتانی تر هەڵەیەگەر سەرکەوتنت بەدەست نێهێنا ئەم شتە بکەی ئەتکوژم عیدام تەکەم ئەمریکا و سیاسەتەی تیانە وەکو وڵاتانی تر ئەم کۆمپایانە یعنی وەکو پێتم و زاناکانی ئەوروپا و ئاسیا و ئەوانە هەموویان چوون بەرەو ئەمریکا ئەمریکا وڵاتێکە یانی ئەگەر سەیری بکەی ساحب خاکی ئەسڵی خۆی پێ سوورەکانە ئەمانە هەمووی ئێرلەندی و ئیتاڵی و ئەڵمانی یعنی هەتاکو خۆی دۆناڵد ترامپ چۆن دەریە باپیرەی ئەڵمانیە دۆناڵد ترامپ ئەڵمانە ینی باپیرەی چوو ئەمریکاوە لێنانە و لەوێ لە دایک بۆ جنسی ئەمریکیە و هاوڵاتی ئەمریکیە باشە بۆ لە سەردەمی ترەمپیانی هەستەکەی ڕۆڵی ئەم پۆلیس بوونەی کە زۆر باسمان کرد زۆر زیاتر زەق بۆتەوە و خۆی دەرخستووە وایە؟ وایە ڕاستە چونکە ئەمریکا بێ فریای خۆی بکەوێت سێمە کە ئاڵێن چین و رووسیا ئاڵێن نابێ یەک لە هەبێ یەک قوتب هەبێتن یەک پۆلیس ئەبێ بێتە دوو ئەگەر ئێستاکە خۆی فەرز نەکاتە سەر ئەو وەزعە فریا ناکەوێ چین و رووس بەڵێ ئەوانیشە بنە بەشێک لە جیهانە و دەسڕۆ بن و دەسەڵاتیانە بێتن لەبەرەوە ئەم سیاسەتە بێ بەکاربێنێتن و جوڵەی یعنی لە سەردەمی دۆناڵد ترەمپا جوڵەی زۆر سەیریشی کردووە بە نمونە گورزەکانی ئیسرائیل لە ئێران سەپاندنی باج بە گرتنی سەرۆکی ڤەنزوێلا لە ماڵەکەی خۆیان ئەنی ئەمانە هەموو بەشێکن لەو سەرۆکانی کە گیراون لە ئەمریکا بەڵام دۆناڵد ترەمپ نوێی کردەوە پۆلیس بوونەکە نوێی کردەوە ئاخیرەکەی نیکۆلاس مادۆرۆ بوو کە گرتی تەمان نیکۆلاس مادۆرۆی کە گرت عملیاتێکی زۆر سیر بوو هی مخابەراتی و هەروەکو وتم تەمان خیانەتی لێکرا یەک لەلایەن فڕۆکەوانەکەی خۆی دوو لەناو ژووری نووسن وە سێ لە هەنێ جەنێراڵ و ئەوانەشە ینی ئێستاکە فەنزوێلا کەوتوەتە لێکۆڵینەوە بۆی بزانێت چێ کردوێتی و دەمکە بە نسبەتی سەدام حوسێنەوە
لە ساڵی 1990 هێزی دێلتا جۆرج بۆش بڕیاریدا کە ئاینی عملیەت بکە وەکو نۆرتێگا و مادۆڕۆ ئەوانە بکاتن. بەڵام لەبەرەوەی 22 وڵاتی عربی هەیە کە هەنێکی پیژیری سەدام حوسێنیانە کرد ئەو کاتە هەمویان دژی نەبوون. هێزی دێلتا جۆرج بۆش داوای کرد لە مەسر هێزی تایبەتی مەسر بەشدار بێ لەگەڵ دێلتایە بۆ گرتنی سەدام حوسێن و دەریکەن وەکو مادۆڕە بەبێ بێتە شەڕێکی گەورە. بەڵام ئەو کاتە ئەگەر بگەڕێیتەوە بیخێنیتەوە حوسنی موبارەک ڕازی نەبوو، قبوڵی نەکرد. کە حوسنی موبارەک ڕازی نەبوو و مەسر بەهێزترین دەوڵەتی عربە، ینی ئەبێ قەنەعەت بە مەسر بێنیتن. جۆرج بۆش وازی لەوە هێنا، بەڵام لە کۆتایە عێراقیان بەڵێ. ئەی سەبارەت بە کۆلۆمبیا و پەنەما چی بەدەستەوەیە دۆناڵد ترامپ؟ پەنەما خۆ مەزیق پەنەما تۆ ئەزانین لەوێت تیجارەتی هاتوچۆی ئەم باخیری نەوتانەوە ئەوانە. ترامپ نابێ پارە بدا لە ڕەتبوون لەوێنانە یان لەمانەوەی باخیرەکانی بارهەڵگری نەوتوەوانە لەوێنانە. پەنەما بڕوا بکە هەمووی ڕازیە، ناوێرە هیچ شتێ بکات چونکە نۆرتیگای لە بیر ماوە کە چۆن هەڵیان گرت لەناو کۆشکی خۆیەوە عینی چشت و کۆلۆمبیاش هەروەها ئەزانێ ئەمریکا دەرەقەتی ئەمریکا نایت وای لە فێنزوێلا کرد کۆلۆمبیاش ئەبێ تەنازولات بداتن، ئەبێ بە قسەی ترامپ بکاتن. پێتم وت پۆلیسی جیهانیانی تۆ سەرۆکی لە وڵاتێکەمێنی بەڵێ ئەهێڵم بمێنی بەس بە بڕیاری منە ڕۆی بە قسەی منە ڕۆی ئەوەی منەمێ ئەوە جێبەجێەکەی بە کەیف خۆت نییە تۆ نەوتە فرۆشی بە وڵاتەوە. ئەمە مۆزوعی مخدرات و مادەی هۆش بەر و تیرۆر و ئەوانە ئەمە هەمووی مەهانەیە، هیچ پەیوەندی بە ڤەنزوێلا و کۆلۆمبیاوانەوە نییە. ڕاست مادەی هۆشبەر هەیە لەوێنانە نەوەک نییە، بەڵام ئەمە مەهانەیە ترامپکەی دۆزێتەوە. دەستگرتنە بەسەر ئابوورەکەیە بەسەر نەوتەکەیە نابێ ئەو نەوتە بدەی بەچین ئەبێ من وەری بگرم نرخی نەوتە بێت دابەزێتن بۆی تەزەخۆم لە ئەمریکا دابەزێتن. باش ئەگەر بڵێ مەسەلەن لەو سوپایە یان لەو هێزە سەربازیانەی کە ئەمریکا هەیەی بە جۆرەکانیەوە بەهێزترینم بۆ دیاری بکەی کاک سەلام لە هێزی ئاسمانی یان پیادە یان دەریایی زەمینی کامیان بەهێزترینە ئێستا؟ ئاسمان و دەریا. ئاسمان و دەریای تەواو کۆنتڕۆڵ کردووە، تەواو کۆنتڕۆلی کردووە. ئەوە لە پیادەوە ئەوانەیە ئەگەر بە تەنیا بشێتە شەڕەوە شەڕە دۆڕێنێ ئەوە باش بزانە ئەمریکا ئەوە نییە هەموو شەڕێ سەرکەوتن بەدەست بێنێتن، بەڵام کاتێ ئاسمان و دەریایی خۆیەتی سەرکەوتن بەدەست دێنێتن. باشە هەندێک جار دەڵێن ئەم سەرکەوتنانە پەیوەندی بە کاتی بڕیاردانەکەەوە هەیە، ینی استراتیژی بڕیاردانی ئەمریکا جیاوازە لە هەر وڵاتێکی تر هاوڕای لەگەڵەمەیە؟ بەڵێ ئەوان کاتێک بڕیارەدەن کە کاتێک هەڵە بژێرن بڵین ناوچەکە ئارام بێ بڕوات بەوە نەبێتن کە هێڕش بکاتن لە ناکاوە دێتە مەیدان. بۆ نمونە ساڵی 1991 ینی هیچ دەلالەتێ نەبوو کە ئەمریکا هێڕش بکاتن. تەنها جۆرج بۆش ئەوەی کە بیست بووم خوێندبوومەوە لە هەنێ ئەفسەری تر لی تێگەیشت بووم لە دەرەوەی وڵات وتی جۆرجۆش پاڵ کەوتو بوو هەڵسا سەیری جەنەڕاڵەکانی دەوروبەری خۆی کرد وتی سەدام حوسێن کشایەوە لە کوێت وتیان نا وتی لەتسگۆ یاکسەر بڕیاری دەبا کەس بڕوای ناکرد لەو کاتەیە شەڕ دەست پێ بکاتن و دائیمەن تۆسەی کە ئەگەر شەڕ هەڵببژێریتن لە کاتی بەهارە ئەبێتن زۆربەی شەڕەکانە کاتێک کە دنیا نەسەر دەبێت نەگەرمە بێتن بۆی سەرباز و ئاڵەتوانە بە سراحەتی بتوانن حرەکەت بکەن و ئیشەکانیان جێبەجێ بکەن. زۆر باشە وەکو دوا پرسیارم لە ئایندەی نزیکە هیچ وڵاتێک دەبێت کە لانی کەمێک نزیک بێتەوە لە ئەمریکا لە ڕووی سەربازی و ئابوووریەوە ئەگەر پیای نەگات نزیک بێتەوە لی نێزیک بێتەوە چین ئەگەر بتوانێت بڵین فڕۆکەبار هەڵگرەکانی دروست بکاتن ئەمانی بێتە مەیدانەوە بێتە 5 دانە و بتوانێت زیاتر دروستکات چونکە پارچەی دەریای زۆرە چین ئێستاکە بەڵام لەلایەن ئابوووریەوە هیچ وڵاتیان ناگاتە ئەمریکا. چین سەیری مەکە بازاری هەیە لە ئەوروپا و لەم ناوچانەیەرە و لە ئەفریقیا بەڵام جارێ بەرگەی شەڕ ناگرێتن. چین ناتوانێت بەرگەی شەڕ بگرێتن. یەک حیسارێ بخەیتە سەریەوە چین کۆتایی پێدێتن و ئەو پارانی کە لە دەرەوەیە تەجمیدی بکەی ئوسوڵەکانی
چین ئەڕوخێ ڕاست بەهێزە ڕاست بەتوانایە هەموو شتێکی هەیە بەڵام لەلایەن ئابووریەوە اقتصادەوە شەڕی پێ ناکرێ وەکو ئەمریکا نییە ئەمریکا خەزینێکی زەخمی هەیە جۆی لەوە نییە شەڕ ساڵێ 2 ساڵ 3 ساڵ بخایەنێتن ئەگەر ئەمریکا فریای خۆی نەکەوێت لە دەریا و لەو ناوچانە چین ئاوها بڕوا وەکو بە جەنابتم وتە بێتە پۆلیسی ئاسیا ئەو ناوچانە کۆنتڕۆڵەکاتن زۆر باشە بنیسی وام لەماوە لەم مەڵقەیە کە سەلامەگەر شتێکت مابێ سپاسدانەکەم سپاس وەک سەلامە سەد ڕایشکاری 1964 بە کاروباری سەربازی کە لە مەڵقەیەش لەگەڵ ماوی سپاس بۆ بینەریەوە تا هەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ